ئازیزانم سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش لەگەڵتانە دەبم بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێ ئێوارانی سلێمانی. لەم گۆشەیەدا دەمەوێت باس لە کێشە و نەخۆشیەکانی خانم و دووگیان بکەم. ئایا خانمی دووگیان لە ماوەی دووگیانیدا دووچاری چ کێشە و نەخۆشیەک دەبێتەوە؟ بۆ گفتوگۆکردنی ئەم بابەتە میوانداری دکتۆرێکی ئەزیزم کردووە، ئەویش دکتۆرە سومەیە ئەتا نەقشبەندی پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون و نەزۆکی و بلووری. دکتۆریگان بەخێر بێت. زۆر سپاس بۆ تۆش. دکتۆریگان سەرەتا باس لە ئەو کێشانە بکەین کە خانمی دووگیان لە ماوەی دووگیانیدا دووچاری دەبێتەوە بە شێوەیەکی گشتی. بەڵێ، ئێمە ئەتوانین بڵین دووگیانی ئەوەیە دروستبوونی مناڵ دروست ببێ لە ناو دیواری یان دیواری ناوڕەحمە و ئەبێ دڵی مناڵی تیا بێ و ئەبێ لە شێ مناڵی تیا دروست ببێ و ئەبێ لە ناو کیسێکی تایبەتی خۆیان بێ و ئەبێ بەلایەنی کەمە و مانگونی وێت تێپەڕی بێ بەسەر کاتی عادەکەیە، واتە ئەو کاتە ئەڵێ بەو حاڵەتە دووگیانی و حاڵەتێکی تەندروست کە مناڵ بێ کیس بێ و هەروەها دڵی تیا دروست ببێ. ئەمە عادەتەن لە 6 هەفتە و 7 هەفتە لە سۆنەرا دەرەکەوێ و دڵنیاییمانەکاتەوە. اینجا بنسبە بۆ قۆناغەکان کە ئەڵێن سێمانی یەکەم، سێمانی دووهەم، سێمانی سێهەم ئەتر کەنەوە مانگە تەواوەتێکی خۆی تەواوەکە لە سەرەتاوە با بڵین لە سێمانی یەکەمە مشکلەی خۆی هەیە، سێمانی دووهەمە مشکلەی خۆی هەیە، سێمانی سێهەمیش مشکلەی خۆی هەیە. لە سێمانی یەکەمە ئەتوانین بڵێ زۆربەی حاڵەتەکان کە ڕوئەیە مەشاکلی لە بارچوونە. کە مەشاکلی لە بارچوون دووسێ نەوع ئەگرێتەوە لە خۆی، ئایا لە بەرچوونی تەواوەتیە کە ئەوە بەبێ هیچ مشکلە ئەڵێ لە پراکەوتمە سەر خوێن و هەمووی دانا ئەمە لە بارچوون، یان ئەڵێ مردووە لە ناو سکمە دوای 6 هەفتەکە یان 7 هەفتەکە مناڵەکە دڵی لێ نایە گەشە ناکە لە ناو ڕەحمەکە، یان ئەڵێ دروست بوو دڵی لێیە دوای لە بارم چوو، ئەتر ئایا بەکەوتن لەسەر خوێن یان ئەمە تا مردووە و لە پڕا هاتۆتە خوارەوە. ئەمە هۆکاری زۆرن، زۆر کات پەیوەندی هەیە بە حاڵاتی نەزۆکی کە لە دایکەکە ڕوویاوە ئەو مناڵەنە بۆ پێشتر، مەثەلەن حاڵاتی تەکەیوسمان هەیە کە ئێمە پێی ئەڵێن حاڵاتی وردەکیسی سەرهێلکەدان کە ئەمانە حاڵەتێکن زۆر کات پەیوەندی بە شەکرەی دایکەکەەوە هەیە. ئەم دایکە مەسەلەن جسمی خۆی دژە مناڵ دروستەکە، دژە با بڵین گەشەی مناڵەکە دروستەکە، ئیتر ئایا بە بەرزبوونی شەکرە بێ، بە بەرزبوونی فشاری خوێن بێ، بە بەرزی ڕێژەی چەورەکانی ناولەشی خۆی بێ، یان ئەمە تا بە هۆکاری ئەوەی جیناتی وراثی ئەم دایکە کە ئەبێتە هۆکار بۆ لە بارچوون. جیناتی وراثی مەبەستمان چییە؟ یعنی با بڵین مشکلەی توخمەکان لە بنەماڵەکان کە ئەوە زۆربەی حاڵەتی لە بارچوونی سێمانی یەکەم تایە ڕوئەیە، یان ئەمە لە قۆناغی یەکەم. لە قۆناغی دووهەمە ئەوەیە کەوا بڵین دوای سێمانگەکە ئیتر مەشاکلی تر دروست دەبێ کە ئەوەیە پەیوەندی بە گەشەی مناڵەکەەوە هەیە، کە ئەوەیە پەیوەندی بە نقصانەکانی مناڵەوە هەیە کە زیاتر دەرەکەوێ بۆمان و ئەتوانی زۆر کات دیاری بکەین بە فەحسەکانی خوێن، بە فەحسەکانی ئاوی مناڵەکە، ئیتر لەلایەن پسپۆری تایبەتی سۆنەر و خۆمان ئەو کاتە بۆ ئەو پشکنیێنانە ئەیان نێرین. تر زۆر کات حاڵە سگمانی کێکانی تیا دروستە بێ و زۆر کاتە بێتەوە هۆکار بۆ لە بارچوون و مردن بۆ ئەو مناڵانە، یان ئەمە تا ئەبێ لە بارچوونێک بەبێ ئەوەی مشکلەی هەبوو بێ ئەم دایکە بەهۆی ئەوەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی با بڵین بە زمانی خۆمان ئەڵین پشلیەکی ڕەحممان هەیە، ئەوەی شەکە قەبارەی عونقی ڕەحمەکە بچکۆلەیە کە کەمترە لە زۆر کات 3 بۆ 3 سانتیمنی و لە بنسبە بۆ هینەکەی بە عونقی ڕەحمەکە با بڵین قوتری عونقی ڕەحمەکە. با بڵین ئەو مەسافەیە ئەبێ بە درێژی مەسافەی عونقی ڕەحمەکە زیاد لە 3 سانتیم بۆ 3 سانتیمنی و بێ بۆی بتوانێ با بڵین هەڵگرتنی مناڵەکەی تیا ڕووبا نەکرێتەوە بە ئاسانی، چونکە ئەو حاڵەتانە ئەگەر وانە بن لە ئەوەنە ئەزانی ژنەکەڵێ مەسەلەن لە 5 مانگە لە پڕا کەوتومەتە سەر خوێن و مناڵم بووە، یان لە 6 مانگە لە پڕا کەوتومەتە سەر خوێن و مناڵم بووە، ئەمە حاڵاتی پشلی مناڵ بوونە کە ئەوەش زیاتر بە چاودێری خۆمان بۆ دایکەکە ئەزانینەوە. زۆر کات تەمەنەکان مشکلم بۆ ئێمە، تەمەنە بچووکەکان نەخۆشییان هەیە، تەمەنە گەورەکانیش نەخۆشییان هەیە. تەمەنە مناڵەکان زۆر کات لە دووگیانی یەکەمە مشکلەی زەختمان ئەبێ یان مشکلەی شەکرەمان ئەبێ کە ئەوەیش تەحەسوسێکی لە شەکەیە یا هەستیاری لە شەکەیە بەرامبەر بە وێڵاشی ئەو مناڵەیە کە دروستە بێت لە ناو ڕەحمەکە کە ئەم جسمە یان ئەم لەشە
بەرامبەر بەم شتە تازەی کە دروست بووە هەستیارەیەک دروست دەکاتر شەکرە بەرزە بێ زەخت بەرزە بێ یان ئەمە تا لەو قۆناغانەی کە تەمەنەکان گەورەترن ئیتر زیاتر لە 35 ساڵ مەبەسمانە ئەوانەیش فشار دروستە بێ لەلایەنەوە زۆر کات لە تەمەنی ئیتر لە دوای 6 مانگی یەکەمی حەملەکە یان لە دوای 7 مانگی یەکەمی حەملەکە ئەوە ئیتر زەخت بێ دەرەکەوێ ئەگەر شەکرە بێ دەرەکەوێ بە نیشانەیش چەند نیشانەیەکیش لە کاتی چاودێری ئەو مناڵایان ئەو دایکە دەرەکەوێ بۆمان وەکو دایکەکە مەسەلەن ئەڵێ هەناسەتونیەکەم تووشە بێ یان ئەڵێ مەسەلەن ئاوساویم هەیە ئاوساویەکان تەوزیع بێ لە بینی با بڵێین دەستیا دەمچاویە قاچیە زۆر کات ئێمە فحوساتی تایبەت ئەنێرین بەو فحوساتانە بۆمان دەرەکەوێ ڕێژەی ئەلبۆمین زۆر کات بەرز بێ نیشانێکی فشاری خوێنە ئەوە زۆر حاڵەت کە بڕوا بەرەو قۆناغەکانی پێشەوەی حمل ئەو ڕێژەیەدانە بەزەیان بەرز بێتەوە ئێمە لەوە چێ بڕیاری کۆتایی بە حملەکە بێنی چکە ئەمە با بڵێین فشارێکە بۆ سەردایکەکە زۆر کات هۆکار ئەبێت بە مەسەلەن ئەگە چاودێری نەبێ ئاگامان لێ نەبێ ئەمانە زۆر کات ئەبێ بە مردنی مناڵەکە زۆر کات ئەبێ بە جەڵتەی مێشک بۆ دایکەکە زۆر کات ئەبێ بە مردنیش زۆر لە حاڵەتێکە ئەمانە ئەم حاڵەتانە پێشتر هەبووە ئەوە نییە بڵێ وەڵا نەبووە زمانی ئەو ساڵە پڕاژنێک مردووە بە سەرسکەوە نەیان زانیوە بۆ مردووە هۆکارەکەیان نەزانیوە یان ئەسڵەن لە قۆناغەکانی کۆتایی لەوانەیە 2 هەفتەیەک پێش بوونەکە ئەم زەختە بەرز بێتەوە یا ئەم شەکرەیە هەرەوەنە ئەزانی سەرچلەکەی خۆی تێنەپەڕیوە 6 هەفتەکەی یەکەم کە دوای مناڵ بوون ڕێک دایکەکە تایە چووە نەیان زانیوە هۆکار چییە ڕێک دایکەکە بووە بە ئێمە پێڵێن ئەکەوێ لە عەرزا و چەند هینێکی ئەبێ پێڵێن ئێمە وەکو سەڕعێکی لێیە وەکو جەڵتەیەک لێیە و تایە چێ دایکەکە نازان هۆکارەکان لەکوایە ئەمە مەسەلەن کە باسمان کرد حاڵاتی زەختەکەیە حاڵاتی شەکرەی شەروەها مەسەلەن چۆن بە چاودێری چۆنەی ناسمەوە وەزن و کێشی دایکەکە زیاکا لە پڕە یعنی ئەیبینی زیادکردنی ئەتیادی 2 کیلۆ زیاتر باش نییە لە هەموو مانگەکانە 2 کیلۆ پەڕی نەگاتە 3 کیلۆ کە زانیم 4 کیلۆم زیاد کرد 5 کیلۆم زیاد کرد 6 کیلۆم زیاد کرد خلالی مانگێکە ئەوە ئینەیەک لە لامان دروستە بێ کێشەیەکمان هەیە ئیتر ئەبێ وەکۆڵێن بزانی ئەو کێشەیە چیە زۆر کات پەیوەندی بە شەکرەی دووگیانیەوە هەیە ئەو حاڵەتانە حاڵەتیشمانەیە پێش ئەوەی سکەکە دەست پێ بکە خۆی شەکرەی هەیە خۆی زەختی هەیە خۆی خەسبوونەوەی هەیە لەبەر ئەوەی ئەسڵەن بە وەزنێکی زۆر دەستی پێکردووە بە حملەکە ئەسڵەن بەرنامەی حملەکەی نەبووە ئەسڵەن تەمەنی هەیە کە سکەکەی کردووە یان وەکو باسمان کرد کە تەمەنێکی مناڵی هەیە لە فترە ئەخیرەکانی حملە مەسەلەن هەنێ دایکمان هەیە مەرج نییە زەختەکەی بەرز بێ مەرج نییە مەسەلەن شەکرەکەی تێکچوو بێ بەڵام ئاوساویەک دروستە بێ بۆی زۆر کات ئێمە و تومانە و لەوانەیە لای هەمووش ئاشکرا بێ ڕێژەی با بڵێن ئێمە بڵێن نسبەی جەڵتە وەکو بڵێن لە 160 زیاترە لە دایکی دووکیان هەروەها ئەو فترەیە ئەمێنێ لەسەری تا دوای 6 هەفتەکەی دوای مناڵبوون یعنی تا سەرچلە بۆیە هەر حاڵەتێکی دوور بێ مردن ڕووبە لە سەرەتای حملەکەوە تا دوای ئەوەی سەرچلە تەواوکە هەرێ گەێنینەوە بۆ دووگیانێکە بۆیە دایکان پێشەوەی مەسەلەن طبعا ئەمە هەل لە پرسیارەکەی یەکەمەوە هەموو شتەکانمان باس کرد دکتۆرە لەو بابەتە بوەستیت کێشی تەندروست بۆ خانمی دووکیان بەپێی مانگەکان بۆمان دابەش بکەیت بەچی شێوەیەک تەندروستە هەر بۆ هەر 3 مانگێک چەند کێشی زیاد بکات تەندروستەوە و چەند کێشی زیاد بکات ناتەندروستە پێویست ئەکات کە لەو کێشەدا بوەستێت بەڵێ ئێمە مەسەلەن دووکیانە بۆ لامان ئەڵێ ئەخۆین من ئێستا بنسبە بۆ خۆم لای خۆم جەدوەلی خواردنیان بۆ دائنێم نایڵم نە فشارەکە بەرز بێتەوە نە زەختەکە بەرز بێتەوە نە شەکرەکە بەرز بێتەوە نە کێشەکەیشم دابەزێ بەرز بێتەوە چونکە حاڵاتمان لایەکەوە شەکرەیەکەوە زەختەکەوە تەمەنە نابێ ئەبێ ئاگامان لێ بێ بەڵام ئەمە ئەگە دانیشێ لە ماڵەوە خۆی چاودێریکی خۆیکە وەکو بڵین بەبێ چاودێریکی پزیشک بەبێ ئەوەی ئاگابوونێکی لەسەر هەبێ ئەمە لەوانەیە بکەوێتە مشکلە و ئاگای لە خۆی نەبێت دکتۆرە ئەو جدولە بۆ هەموو خانمێکە خود بۆ ئەو خانمانێکە کێشیان زیادە ئەو جدولە بۆ هەموو خانمێکە یعنی مەسەلەن لەوانە هیچی نەبێ بەڵام دانیشە لە ڕۆژێکە 4 پاقلاوە خوا هەمانە یان ئەڵوا شەربەتە خوا وەڵام من مێردەکەم بە سوراحی بۆ مەگرێتەوە ئێ باشە خۆزانین خۆشتەوێ خۆزانین وایە بەڵام وەکو دکتۆری با بڵێن دایتریشنەکان ئەزانن و دکتۆری تەخزیە و خۆراک با بڵێن ئاگایان لێ کە نسبەی شەکر لە مادەی با بڵێن شەربەتەکانە زۆرترە لە هینەکان
لە میوە ئاسایەکە کە بیخوا یعنی مۆزێک بخوا زۆر لەوە باشترە شەربەتێکی مۆز بخوا چونکە شەربەتەکە لەوانەیە بە 4-5 دانەکرابێ بەڵام مۆزەکە یەک دانەی پێ ئەخوێت. دکتۆرە بە تایبەتی ئەم شەربەتە گیراوەکانیش هەمووی ڕەنگ و شەکرە ئەوەی بازاڕ ئێمە لەگەڵ فریشەکانین بۆ دایک دووگیان زۆر کات من تەمەی من بۆ نەخۆشەکان چییە؟ یەکەم شت دووگیانی ئەوە نیە من دوو کەس بم و بخۆم شتیوانە حتا شیردانیش حتا شیردان ئەبێ ڕێژیمی لەگەڵکەی ئەبێ ئاگادار بن یعنی یەکەم مناڵ من ئاگام لە کێشی خۆم نەبوو بە تەکید هەموو سکێتۆتە کیلۆ زیاد کردووە. دکتۆرە دوای لە سفرەکە بە خانمەکاڵم بخۆ دوو کەسی ئافرە پێشتر کەسێ وی ئێستا دوو کەسی ئەبێت ئەوە نەخواردن ئەبێ زیاتر ئاگای لە خۆی بێ یعنی ماوەدی کاربۆهیدرات یعنی ماوەدی نان ئەبێ کەمتر بخوا نابێ زۆر بخوا ماوەدی نیشاستا ئەبێ کەمتر بخوا نابێ زیاتر بخوا شەکرە ئەبێ کەمی کاتەوە چکە لەوانەیە لەشی چووکە دووگیانە هەستیارترە بێ بە مادەی شەکرەکە شتی سوێری لەوانەیە لەشی بەوە نیە وەڵام من دکتۆرە زەختم بەردەوامدا ئابەزێ ئەی دابەزێ باشترە لەوەی بەرز بێتەوە تۆ زەختەکە خراپترە مناڵەکە ئەکوژێ دابەزینەکە عەزیەتی نایە اینجا ناکەی تەقەت ئەو ڕێژەی کە زۆر دابەزێ بۆیە خواردنەکان زۆر گرنگە بە جەدوەل و بە بەرنامە بخورێت هەر ئەتوانێ خۆراکی مناڵ بخوا شیری مناڵ بسکیتی مناڵ احتیادیە برنجی مناڵ قەچێکە ئەو شتە سوکانە چونکە سوکترن تەندروستترن واتە شەر نیە خواردنی قورس و زۆر بەڵێ هەروەها ئاگای لە وەزن بێ یعنی من ئەچمەوە بەلای دکتۆرم پێیوتوم ئەم مانگە وەڵا ئەمە 3 مانگی یەکەمی وەزنەکە و 6 کیلۆیە مانگی داهاتوو کە ئەڕۆمەوە بۆ لای کە مانگی دووهەمی حەملەکەمە بۆ بە 62 ئەمە نۆرمەڵە بەڵام بوو بێ بە 64 ئەمە نۆرمەڵ نییە ئەبێ بۆی ئەمە ئاگامان لێ بێت. بەڵێ دکتۆرە ماوەی دووگیانی کە دابش ئەبێت بەسەر سێ قۆناغا سێ بە سێ مانگەکان دابش ئەبێت بۆ هەر سێ مانگێک چەند زیادبوونی چەند کێش ئاساییە ناڵێم 2 کیلۆ ئەو پەڕی لە مانگە 2 کیلۆ زیاد بکرێ بەڵێ واتە بۆ سێ مانگەکە 6 کیلۆ بەڵێ 2 کیلۆ تا زۆر کات تا 2 کیلۆنی و 3 کیلۆش ئەتیادیە بە تێپەڕێنە خێر بەڵێ اینجا دیارە کێشی مناڵ بێ کێشی دایک بێ بە چاودێرەکە دیارە من ئیستا ژنێکیە بۆ لامان مەسەرەن وەزنی با بڵێن 95 کیلۆیە باشە 95 کیلۆیە ئەم وەزنە حمل بکە مناڵی بێ چەنیەتە سەر 12 کیلۆ زیاکە تا کاتی بوون چونکە بەلایەنی کەمەوە ئەبێ ببێ بە 11 بۆ 12 کیلۆ نۆرمەڵە 15 تێپەڕێنی ئەوە نەخۆشی ئەگەر کەمتر بێ لە 12 کیلۆیە ئەبێ نێڵم زیاکە ئەی ئێمە ژوا ئەکەین ئێمە وا ئەکەین چەورەکانی دایکەکە بتوێتەوە بۆ مناڵەکە بەکاری بێنێ نێڵی قەڵەو بێتەوە دایکەکە بۆی نەبێ بە ڕسک فاکتەر ئێمە ڕسک فاکتەرمان هەیە ڕسک فاکتەرەکان چین ئەو ژنانەی کەوا وەزنیان لە 50 کیلۆ کەمترە ئەو ژنانەی کەوا وەزنیان لە 100 کیلۆ زیاترە یعنی سیرکە بنسبە بۆ طول و باڵا طبعاً هەمانەوە خۆی باڵاکەی با بڵێن بەرزە ئەوە 190 ئەوە طبعاً قەیناکە 88 کیلۆ بێ قەینا ئەوە نۆرمەڵە بۆی بەڵام 95 کیلۆ بێ ئەوە ئەب نۆرمەڵە ئەو غێر طەبیعیە یعنیەوە شتێکی بەڵێ بۆیە بە پێی باڵا مەسەرەن کچێکم هەیە خۆی زۆربەی کوردی خۆمان ئەو بەرزەنیە بەڕاستی بە باڵاکان ئەوەنی ئەو پەڕی 150 بۆ 160 ئەگەر بەو باڵایە بڕۆی بەڕێوە ئەبێ وەزنەکە ئەگە 150 بێ 40 کیلۆ بێ دایکەکە یەکەم پێش سکەکە با بڵێن 50 کیلۆش بەس دوای ئەوەی لە کاتی دووگیانێکە وەرە بزانە چەندێکی کە زیاکە ئەی چەند دڵمان خۆشە کە جسمێکی ڕێک بێ ئەوەنە زیای نەکرده بێ هەر ئەوەی ژنێ بۆ کاتی ولادەکەی ئەم مناڵە مەسەنەن کە ئەیبینی چاودێرێکی خۆی ئەم مناڵە هەیلەوە ئەمە جارێ لە 8 مانگیایە و مناڵەکە 3 کیلۆ نیوە چۆن وایە ئەمە یعنی شەکرەم هەیە ئەمە یعنی ئەم دایکە شەکرەی هەیە ئەگەر مناڵەکە کێشی زۆر نییە بەڵێ شەکرەکەش مەرج نییە بە فەحسەکە دەرکەوێ نەخێر نیشانەی هەیە کە لەسەر دایکەکەیە کە کێشە زیاکە بوو کە مناڵەکە وا قەڵەو بوو زۆر کات دەرناکەوێت وەڵام من گرتومە دکتۆرە فەحسی شەکرەکەم زۆر نۆرمەڵە پیانوتومە مەسەرەن 90 100 ئەوە باشە بەڵێ بەڵام خۆی عادەتەن لە کاتی دووگیانیە ڕێژەی شەکرەکە کەمترە بێ مەبەسمان چییە؟ بێنان ئەبێ نەگاتە 104 بێنان ئەگەر نانت نەخوارد نانێ نەخوارد بێ لە ئێوارەکەی و تا بەیانی کە فەحسی شەکرە و کرد بەیانەکەی ئەبێ 104 نەگاتە 104 تێپەڕێنێ نەخۆشیە ئەگەر نانت خوارد بێ نانێ خوارد بێ نابێ بگاتە 140 زیاتر بێ لەوە نەخۆشیە بۆیە شتەکانی پێڵی زۆر کات بە پێ ڕێنماییەکان پێڵم جیازی شەکرەکە بکڕە لە ماڵەوە چاودێریکی خۆت بکە بۆم بنووسە بۆ مەنووسێ مەسەلەن لەگەڵ خۆمان لەگەڵ دکتۆری هەناویە
لەگەڵ دکتۆری تایبەت بە شەکرەکەی یان دکتۆری تایبەت بە زەختەکەی ینی بە هەماهەنگی لە بینی هەردوو لامانە بە چاودێری هەردوو لامان لە بینی زەختەکە و شەکرەکە و زۆر کار حاڵاتی جەڵتەمان هەیە نەخۆشەکە سکی کردووە مەسەلەن یان نەی کردووە پێشتر تەمەنێکی هەیە جەڵتەیەک لێ یاوە ئەبێ ئاگامان لێ بێ ئەمە چۆن قۆناغەکانی حمل تێپەڕێنێ چۆن مناڵبوونەکەی کۆتایی پێبێ بە سروشتی بێ بە عملیات بێ ئەبێ ئیتیفاقمان هەبێ لە بینی خۆمان دکتۆری هەناویەکەی دکتۆری بەنجەکە بۆی ڕێککەوین لەوەی کە چۆن ئەم ئینسانە بە سەلامەت بیگەینە کۆتایی ئێمە باسی حاڵاتی نفسیەکانیشمان نەکرد نەخۆشیمان هەیە نفسیە مەسەلەن حاڵاتی سەڕع حاڵەتی مەسەلەن کەوا بڵین نفسیەتی تەقبولی ئازار و شت ناکە ئەوانە ئەبێ هەستیارترن لە خەڵکی اعتیادی نابێ بە کۆمەڵ ببینرێ یعنی حاڵاتمان هەیە بەداخەوە ڕوویاوە نەخۆش هاتوتە خستخانە یعنی ڕێنمایی نەکرابوو کە ئەبێنە بێنەیەتە خستخانە ئەم نەخۆشە کە هاتە ناو قەرباڵغێکە تووشی پەلکەم بوو بە زمانی خۆمان سەڕع بوو لە ناو خەڵکەکە کەوت چونکە نابێ ئەو نەخۆشانە تێکەڵی خەڵکی زۆر بکرێن ئەبێ بە جیا ببینرێن ئەبێ بە شێوازێکی تایبەت ببینرێن باوەڕکە حتاوای لێ هات خۆم دوای کەوتم خۆم چاودێرین بەم خۆرهێنم کرد ئەوەش بوو وەکۆڵێن زۆر بەداخەوە زۆر کەس هەیە بە خزمەتی دکتۆر نازانێ یعنی لە خەڵکەکە ئەڵێم من مەبەستم لە هاوڕێکانی خۆمان نییە بەڵام لە خەڵکەکە ئەڵێم چەندی خزمەتی کەی پێت نازانێت کە پێشێڵی گاڵتەکە بە قسەی دکتۆر هەڵێ کورە دایکم باوکم نازان کێ بەبێ چاودێری دکتۆر بردوێتی ڕێوە عیبان نییە باوەڕکە خۆتی ترسێنی خۆت ئەیڵی پێی ئاوا خۆتەڵیوە گاڵتە بە تۆکە یعنی شتەکە بە کۆڵێن ئێمە بە زمانی خۆمانە بە عشایرەکەی با بەڕێوە ئێمە نەخۆشیە نابێ وا ببرێ بەڕێوە دکتۆرە توشبوونی ئەو سراعە هۆکاری دووگیانەکەی کەوا لە خانمەکە ئەکات تووشی ببێت یا خودت پێشتر هەر لەگەڵی بووە زۆر کات پێش دووگیانی زۆربیان هەیەە بەڵام حاڵاتمان هەیە بورانەوەمان هەیە لە کاتی دووگیانیە چوەخت ئەمە ڕوئەیە ئێمە پێڵین پۆستچرال هایپۆتێشن یعنی تێکچوونی حاڵەتی زەختی ئەو دووگیانە لە کاتی جوڵە مەبەستم من دانیشتوم لە پڕا هەڵەسمەوە هەست بە سوور خواردنێکە کاو لە پڕاکەوێ بەلا ئەمە ئەتیادیە لەبەرەوەی ئەسڵن لە پڕا هەڵساوەتەوە ئەمە چوەختیش ڕۆیە زۆر کات دوای 5 مانگ و 6 مانگ و 7 مانگ ڕۆیە کە قەبارەی سکەکە گەورەترە بێ کە وەزنەکە زیاترە بێ چونکە ئەم دایکە زۆر کات گوێنایەتە خۆی ئەڵێ ئیشم کردووە فترەی ئیشێکی زۆری کردووە مەسەلەن بەیانەکەی وەلەو کە من ئەوە لە ناو ئێمە زۆربەی ئیش ناکە ئەڵێ ئیشێکی زۆرم کردووە بەسەرەن دانەنیشتوم دوای لە پڕا بوراومەتەوە یان بەعکسەوە پاڵکەوتووە بۆ من 12 ساعت لەسەر سیستەمەکە اینجا لە پڕا هەڵەسێتەوە ئەبورێتەوە ڕوویاوە لەسەر قادرمە بەربۆتەوە ڕوویاوە لەسەر هین بۆ چکە هیچی نەخواردووە خواردنەکانی منتەزەم نەبووە جەدوەلێکی تایبەتی خەوتنی نەبووە وەلەو ئیستا زۆربەی ئەبینین لە بەڕاستی لە جیلە تازەکان ئەڵێ من لە سەعات 3 بەیانیەنم 4 بەیانیەنم نیوەڕۆ سەعاتێک کەڵەسم لە خەوت چێشتونانێکی بۆ مێردەکەی حازر نەکردووە ئەڕوا دیلیڤەری داوا ئەکات ئەڕوا بۆ دەرەوە یعنی ئەمانە نەخواردنەکان تەندروستن بەڕاستی باسی خواردنەکانی ژەکەین نەخواردنەکان تەندروستن نە شێوازی خەوتنەکەی دووگیانە بێ بەلایەنی کەمەوە 8 ساعت بۆ 10 ساعت بنوێ 8 ساعت بۆ 10 ساعت بینی شەو و ڕۆژەکە یعنی من شەوەکەی ساعت دەئەنوم 6 بەیانی هەڵەسمەوە یان ئەسڵەن دەکەئەنوم 8 بەیانی هەڵەسمەوە نیوەڕۆکەشی بەلایەنی کەمەوە نیو ساعاتێ پاڵەکەوم ئستراحەتێکەکەم بۆ خۆم یان ساعاتێ ئەوە خەوی تەندروستە نەک من 4 بەیانی بنەوەم یەکی نیوەڕۆ هەڵسمن لە ئەخەو ئەوە خەسبوونەوەی خوێنی ژوایە بەکەش پێویستی بە ئیستراحەت هەیە هەموو دکتۆرە ئەزیزەکان بۆ شێوەیەکە دەڵێن لە ماوەی دووگیانیە پێویستە بە ئیستراحەتە بەتایبەتی خۆت باشتر ئەزانی بەتایبەتی لە سەرەتاکانی مانگەکەم خۆی هەر خەواڵوە حەزەکە بخەوێ لە کاتی ئیستراحەتە گەشەکە بەڵێ ئەو سێمانیەکەمە بەڵێ مانگی سێمانی دووهەمیش ئەبێت تۆزێ ئاگای لە جم و جۆڵی خۆی بێ مەبەستمان سەفەری دوور نابێ بکە مەبەستمانە بێ ئاگای لە مەسەلەن ڕاضەی قورسە
یان ئیشی قورسە مەسەلەن ئەڕواشتن بۆ هەڵەگرێ ئەڕوا مەسەلەن سپۆرتێکی بەقوتەکە ئەوانە ئەبێ ئاگای لە خۆی بێ یا هیلاکبوونێکی بە شدت مەسەلەن چۆ بۆ شای یەک بەیانی تا ئێوارە جەنابی هەڵپەڕیوە ئەبتەوێنێتەوە ئێوارەکەی کەویتە سەر خوێن و ئەبێ بەژان و مناڵ بوون ناتوانی وەکو ئینسانێکی عادی نیت اینجا دوای ئەوە بێجگاوە مەسەلەن لە مانکەی خۆیە ئەبێ زۆر ئاگای لە خۆی بێ یعنی هەمانە حاڵەتی چی وایتیان ڕوونەیەوە بەس بەردەوام بەرەژانی هەیە بەردەوام ژانی هەیە بەردەوام بێتاقەتە بۆیە کە پێیان ئەڵین ئاگات لە خۆت بێ ئاگاو لە سەفەر بێ ئاگاو لەین بێ زۆر کات ئەوانە نابن بەڕێوە یان ئێستا حاڵەتی کۆڕۆنا لە ئارایە هەمووی ئەزانێ کۆڕۆنا بەپێی چاودێری خۆمان بۆ حاڵەتەکان مەسەلەن مشکلەیەکی وا گەورە دروست ناکە بەڵام مشکلەمان چیەکە لە دووگیانە دروستیەکە مناڵبوونی پێشوەختە مناڵبوونی پێشوەختە دایکەکە ئەخاتە سەر فشارێ ناچارین زۆر کات عیلاجی تایبەت دانین بۆ ئەو دووگیانانە زۆر کات زۆربەی گاڵتەی پێەکە ئەمە هۆکاری چێ دکتۆرە ترساوکەوە ئەکات لەو ڤایرۆسە بترسێت و دووچاری ئەوە بێت نانە هەر خۆی ڤایرۆسێک کە هاتە لەشەوە هەر ئەوەش نەبێ من مەسەلەن نەخۆشەکە با بڵێن ڤایرۆسی ئینفلەوەنزەی گرتووە ئەبێ عیلاجی تایبەتی ئینفلەوەنزەکەی بەمێ چونکە لەوانەیە بە تاکە عەزێتی مناڵەکەی بە لەوانەیە بە هەکانی لەشکەدا ئەبەزێکەم خوێنی و ئەوانە و ناخوا و بێتاقەتە بێ و تاو لەرزەکەی لێ عەزێتی بە بۆیە ئەبێ نێڵم ئەو تابیا لە مناڵەکە ئەو حاڵەتە عەزێتی مناڵەکە بە چکە گوازرێتەوە زۆر کات لە وێڵاشەکەەوە بۆ مناڵەکە وەلەو حاڵەتی کۆرۆنا ناگوازرێتەوە لە با بڵێن لە هینەوە لە با بڵێن لە وێڵاشەوە بۆ مناڵەکە ناگوازرێتەوە ئێمە بە چیش نایەڵین بۆ عیلاجانە بە عیلاجەکان زۆر کات ئەی پارێزین ئەو مناڵە تا بتوانین بە جوانترین شێوە بە باشترین شێوە بکاتە قۆت یعنی ئەو کۆرۆنایە نە نوقسانیەکە نە لە بارچوونەکە بەڵام مناڵبوونی پێشوەختەکە و دایکەکە ناچارەکە بە بەکارهێنانی عیلاجی زیاتر کە ئێمە ڤیتامیناتی زیاتری بینێ کە ئێمە تەسبیتی زیاتری بینێ کە ئێمە حاڵاتی زۆر کات خەسبوونەوەی خوێنیانەیە کە دەرزیەکانی ژێر پێستە کە بۆ ئەوەیە دایکەکە بپارێزین و مناڵەکەش بپارێزین لە خەسبوونەوەی خوێنەکە کە حاڵەتەکە دروستیەکات. دکتۆرە باسی خواردن و خواردنەوەکان بکەین کۆمەڵی خواردنمان هەیە کە نابێت خانمی دووگیان بیخوات کە ئەمە تووشی بێهێزیەکات تووشی کۆمەڵێک مزعفاتیەکات ئەو خواردنانە چیم کە نابێت خانمی دووگیان بیخوات خواردنەکان وابزانام زۆربەی نەخۆشەکانی خۆم ئەزانن و ئەوانەی تریش کە چاودێری پیجەکەی منیان کردووە خواردنەکانم زۆربەی بڵاو کردوێتەوە هەمووی بەعام بۆ ناو خەڵکەکە بۆی بزانێت چییە ئێمە باسمان کردووە ئەو شتانەی کە زۆر شیرینی تایە لەگەڵیانین ئەو شتانەی کە سۆر سوێری تایە لەگەڵیانین خواردنە قورسەکان لەگەڵیانین بەرنامەی خواردنی ئەبێ بەلایەنی کەمەوە وەکو بڵێن 4 سەعات جارێ شت بخوا ئاو زۆریە ئاو زۆر بخواتەوە ئاوێکی پاک و تەعقیمیش بێ بۆی تووشی هەوکردن نەبێ بیپسی قەدەغەیە لە کاتی دووگیانیە با بڵێن حاڵاتی مەسەلەن زۆربیان حەزیان لە پاخلاوەی زۆرە و نەستەلەی زۆرە و نازانم چی و ئەمانە قەدەغەیە جبس و مبس و پەتاتە و شتەکان هیچی لەگەڵیانین با بڵێن حاڵاتی سوورکردنەوەکان زۆر کار لەگەڵیانین چکەڕی خۆڵەی دایک خاوە بێتەوە لە کاتی دووگیانیە ناتوانێ هەرسیکە بۆ یەکەم خۆری دایم خۆر بێ ئێوارانە لە سەرمایدەم قورسە بێ بێتاقەتە بم زۆر کات نەک بەس بەوە شێوازی مناڵەکە لە ناو سکە عەزێتی دایکەکەیە مەسەلەن مناڵەکە سوار بێ سەری لە سەرمەعیدەی دایکەکەی ناتوانێت بە دڵی خۆی شتەکە بخوا هەستەکە بە قورسی لە سەرمەعیدەکەی بەوە بە زمانی خۆمانەڵێ وڵات دڵەکزەیەتی و قش دروستەکەەوە ئەوە نییە ئەوە وەیە خەبارەی مناڵەکە گەورەیە یان ئەمە تا مناڵەکە سەری لە سەرمەعیدەکەی وای ئەکا لە دایکەکە ناتوانێت هەرسکردنەکەی باش بێت مە خواردنەکانەکەەوە لە دایکەکە وا دڵەکە بێتاقەتە بێ پێی زۆر کات خواردنەوەکان و خواردنە ئیسا ئەگە سیرکەین هەنێ دایک هەیە لە سەرەتای دووگیانە ئەڵێ دڵم پڕە بێ ڕشێمەوە ناتوانم شت بخۆم چێشتی دەستی خۆم ناخۆم ئەڕۆم بۆ ماڵی خەسوم یا ڕۆم بۆ نازانکە ماڵی دایکم بڵێ ئەمە بۆ لەبەر ئەوەی مەسەلەن زۆر حاڵەتمان هەیە هەنێ بەهای لەشی کەمە یان هەنە حاڵەتی التیهاباتی هەیە کە وای لێ ئەکا زۆر کات کە ئەوەشمان چارەسەر کرد زۆر کات پەیوەندی هەیە بە بنەماڵەوە بنەماڵە خۆیان ئەتوانی بڵێ تەحەسوسیان بۆ هۆرمۆنی بێتە ئیسیجی زۆرترە بێ یعنی بۆ هۆرمۆنی وێڵاشەکەی کە دەریەیە لەم دایکە هەر سێمانی یەکەمە و دوایی زۆر باشە بێتەوە ئاساییە بێتەوە ئێمە عادەتەن لەو حاڵەتانە هەر ڤیتامینێکی بەسیتیانەیە کە B6 کە بەوە زۆربیان باشە بن کەم خۆری دایم خۆریانەکەین
خواردنەکانیشی کە خۆیان حەزیان لێتی گرنگترین قۆنا خۆی سێمانی یەکەمە بۆیە باشترین خواردنە بۆی بخۆن ئاگیان لە خۆراکەکانیان بێ شتە باشەکان بخۆن سەد بڵێ من دڵم پڕە بێ و ئەمانە ئەوە نییە ئەبێ بەس شتە چاکەکان بخۆن شتە چاکەکانیش چین ئێمە ئەتوانین بڵێ بەشێک کاربۆهیدرات ئەبێ بخوا مەبەستمان چییە نانی تیری بێ نانی تیری بۆر بێ یان نانێکی ئاسایی بێ و بۆر بێ یان سەمونی بۆر بێ هیچ مشکیلەمان نییە بەس بە کەمیەتێکی کەم نەک زۆر هەروەها ئایا برنج بێ ینی لە یان برنجەکە یان نانەکە برنجەکەی شوا باشترە برنجی درێژ بێ پڵاو بێ بەعدەدێکی مەحدود بێ ئیتر 5 بۆ 6 بۆ 7 کەوچک زیاتر نا زۆر کات ئەو خواردنانە ئێمە بە بەرنامە بۆ حاڵاتی دووگیانی شەکرە و زەختەکە دایانێن چونکە بێ کە هینەکەی ئەبێ کەمتریکەینەوە بەڵێ لەو بڕە خواردنانە مەسەلەن بەیانیان هەڵەسێ لە خەو پێڵێن شیر بخۆ شیری بێچەوری ئیتر زۆربەی هەیە لە بازاڕە خۆیان جۆرەکانی ئەزانین با دیعایە و ڕیکلام نەبێ بۆ شوێنێک ئەو جۆرە شیرانە توانێت شیری مناڵیش بێ هیچ مشکیلەمان نییە بەس ئاوەکان باشترە لە تۆزەکان چکە تۆزەکان چەوری زۆرترە ئاوەکان باشترن هێلکەی کوڵاو زۆر باشە هێلکەیەکی پاک بەسەر نەچوو بێ دڵنیابن چییە ئەوە طبعاً شتە کوردەوارەکان چاکترن لە خواردنی ماست تا چەند گرنگە ماستەکەش هینەکەش نەخوا بێتە سەر ماستەکە بەس ماستێکی بێچەوری بێ باشترە بۆی چەورەکانی لە شیزیانەکە ئافرم ئیتر ماستە کوردیەکانیش خۆیان ئەزانن ئەوەی لە شوێنەکانە ئەزانێ کێچەوریتیایە و کێچەوریتیانێ پەنیری ژوا باشترە پەنیرە سپیەکان بێنە پەنیرە زەردەکان بێ کەرێش هیچ مشکیلەمان نییە هەمووینش حەزەکا بێخوا هیچ مشکیلەمان نییە بەس کەوچکێکی چابێ زیاتر نەبێ ئێمە بەبەسمان چیە لێرە کە ئەڵێ مەسەرەن 20 ماڵێ وەڵا هەنگوین لە بارچوونەکە وەڵا نازام خورما لە بارچوونەکە شتی واوە ئەڵێن خۆی ئەوانە لێکیان لەوانەی کە قەڵەون لەوانەی کە شەکرەیان هەیە لەوانەی کە مشکیلەیان هەیە نەک لە حاڵاتی احتیاجیەکانە یعنی تۆ پێڵێ هەموو شتێک مثلێکی عربی هەیە كل شيء زاد عن حده انقلب ضده يعني چی يعني هەشتێک زیاڕۆییتیا بکرێت تۆ خراپترە گەڕێتەوە بە دژی خۆت ئیتر بۆیە شتەکان ها خۆم چۆن بووم ئەو سارە شتانە خۆم هیچ مشکیلەم نییە بەڵام بیپسیەکان بەجێڵم نانی نیوەڕۆکەم وتمان ئەو شتانە خۆین زەڵاتە زۆر باشە موسەوزەکەوات و زەڵاتەکان جوان بە سرکە بەخوێ بشۆرێتەوە اینجا بەکار بێت هەروەها گۆشتەکان هەمووی یەک لە یەک باشترە بە زوا باشترە گۆشتی حیوان بێ یا مریشک بێ و جوان کوڵا بێ اینجا بخورێنە بێ برژاو بێ یان هین بێ لەگەڵ کەبابانین لەگەڵ شەفتانین چکە گۆشتەکەی جوان نەبووە ئەتوانێت بیکوڵێنێ و اینجا بیکا بەو شتانە هیچ مشکیلەمان نییە نانی ئێوارەکەیشی ئەتوانێت شتێکی سووک بخوا کە مناسب بێ بۆ مەعیدەکەی خواردنی عەرسەکەی با میوە بێ بە زوا باشترە ئێمە ئەڵێن لە تێک لە میوەکە بێ یان لە تێ لە هەموو نەوعەکان بێ ینی میوەیەک بێ یەکجا ئیتر بەپێی حاڵەتەکانە گۆڕێ من شەکرەیە بێ بۆی جیاکەمەوە ئەڵێم ئەبێ سێوی سەوز بخۆی ئەڵێم ئەبێ کیوی تۆزێ ترشەکان بخۆی چکە نابێ میوەکان شەکرەکەی بەرزەکاتەوە بگومان ئەو میوانی کەش ڕێژیش ئەوەی وایە بەڵێ ئەبێ ئاوێکی زۆر بخواتەوە چکە زۆربەی هینی لە شەکەی ئاوە پیاسەمانەوێ گەڕانمانەوێ بەلایەنی کەمە نیو سەعاتێ بە ڕۆژەکە بگەڕێ پیاسە بکە بێ بجوڵێ ئەوە نییە تۆسکە کرد لە ناو جێگابی شتیوانیە چەنێ بجوڵەی قازانجە بۆ مناڵەکە بۆی خەسبوونەوە ڕوونەیە دکتۆرە لە سەرەتای حملە هەنێ لە دکتۆرەکان خۆشت تەوزیحمان بۆ بێت هەنێ سەوزەوات ئەڵێن نابێ بخورێت وەکو کاهو و گێزەر ئەمە هۆکارەکەی چییە تاوەکو چەندێکیش نابێ بخورێت خۆی سیرکە ڤیتامینە خراپەکانی کەوا نابێ بخورێت نەک لە سەرەتاوەتە لە هەموو قۆناغەکانیە وا باشترە نەخورێت تا دوای حەومانی ئەوەیە کەوە ڤیتامین ئەی زۆرە یەکێ لەوانە گێزەرە یەکێ لەوانە جگەری حیوانە جگەری مریشکە ئەوانە لیانە بڕین بیپسیە ماوەدی کافاینە ماوەدی قاوە و چایە ئەوانە هیچی باش نین ئەمانە چووکە بۆت خۆی دایکەکە زۆر کات ئەوانەی زیاتر مەسەلەن بیرەکەنەوە هەستیارن و خاصن ئێستا بەهۆی میدیاوە زۆربەی حاڵاتی بوون و مناڵبوون و عملیات و شتەکان ئەبینن وامانە زیاتر ئەترسن لە کاتی بوونەکە اینجا خاصن لەو دایکانەی با بڵین ئەتوانین بڵێ لەوانەی کە ئەستی زانیاریان زۆر بەرزە زیاتر با بڵێ مثەقەفەکان زیاتر بە دوای ئەو شتانە گەڕێن هەروەها چەنێ خۆی دوور بێ لە شتەکە چەنێ دوور بێ لەو بینیانە باشترە بۆ با بڵین چاودێری خۆی
چونکە ئەگەر ئاگای لێ بێ و ئەمانە زیاتر بیری لێکاتەوە چێ نەخەوێت. دکتۆر ئێستا ئەو گروپانەی کە دەبینی لە سوۆسیال میدیا هەر ڕۆژە بە جۆرە پۆست دەکرێت، هەر ڕۆژە بە جۆرە کۆمنتەکان دەکرێت. ئەوەنە پۆست ئەبینی لەسەر دووگیانی ئەمەش وە ئەکات خانمە دووگیانەکە پترسێ هەست بە ترسێ بکات. بە تایبەتی وەکو خۆش دووتر لە کۆمنتەکانە من چەند جار شتیوان بینیوە خانمێ گەڵێ پێویست ناکە ئەوە بخۆیت یان خورمانە بێ بخۆیت کۆمنتی دواتر ئەڵێ بیخۆ ئاساییە. ئەنی ئەمە دوودڵیەک دروست ئەکا لای خانمە دووگیانەکە. من ئێستا حاڵەتم مەسەلەن با نمونەیەک باسکەین هاتووە بۆلام بۆ عیادە بە مناڵێ مەسەلەن خەسوو متوویەتی پێویست ناکەوە عیلاجانە وەرگری بە دکتۆرەکەت بڵێ ناوی چی پیاڵەن زۆرەوە عیلاجانە حاڵەتەکەشی کەوا لە لامە مەسەلەن سێ مناڵی لە دەستزاوە لەسەر عیلاجی تایبەتە لەسەر حاڵەتی تایبەتە. من زۆر کاتی جوابێکم هەیە بۆیان ئەڵێم ئەگەر وایە بڕۆ بە ئەو چاودێریت کامەیەرەوە بۆ لای من بۆی سبەینێ من بەرپرس نەبم با ئەو بەرپرس بێ ئەگەر وایە بە ئەو بی با بەڕێوە. بەڵام تۆ من ئێستا لە ئیشەکەی تۆ نازانم تۆ مزیعی لێرە تۆ پێشکەشکاری منەوە ئیشەی تۆ ناکەم نازانم لی پسپۆڕیم نیەتیە ئەوە پێویست ناکەم تەداخلکەم لە ئیشی تۆ من ئیشی خۆم خۆمەیزانم ئەگەر وایە بۆ ئەوە نەمان خوێندووە ئەگەر وایە بۆ ئەوە نیلی ئەزانین وانە ئەوەیە مۆزوعەکە حتا پسپۆرەکانیش جیاکراوەتەوە. من ئەمە تایبەتە بە مەسەرەن چاودێری دووگیان و ئەو حاڵەتانە مەسەرەن ئەمە تایبەتە بە حاڵاتی شەکرە ئەمە تایبەتە بە حاڵاتی زەخت حتا دکتۆرەکان جیاکراونەتەوە لەبەر ئەوە هاتۆ گلەیم لێکاڵە تۆ بە منەوە تۆ شەکرەیە دکتۆرە شەکرەی شم نییە وتم باوەڕە بە من نییە ئەوە بڕۆ بۆ لای دکتۆری هەناوی زانە پێتەڵە شەکرەی یا شەکرە نییە بۆی بزانی قسەی ئەو ڕاستە یا قسەی من ڕاستەیان قسەی ئەو خەڵکی کە لێی ئەپرسی لەگەڵ میدیانین بە هیچ جۆرێک بەڕاستی نابێ ئەو شوێنانە ڕێگەیان پێبێرێت کە قسەی تیا بکرێت چونکە خەڵکی وا جوابەیاتەوە یعنی تۆ من وەکو ئەوە وایە من لە کافتریایەک دانیشتبم 5 ژنی سپڕی لێبێ هەرێکی و ڕێیەکی خۆی ئەیە ئەوە نابێ ئەمە قسەکردنی پێڵێن ئەمە ئامۆژکاری نییە ئەمە قسەکردنە. اینجا هەنێشت هەیە مەسەلەن نەک بەس ئەوە لە ئەخبارە نابێ مەسەلەن حاڵاتی خەفەت و خوڕپە و ئۆشتانە ببینرێ حاڵاتە ترسەکان هەنێ ژنی دووگیان هەستیارترە یعنی هەست بە شتەکانەکە حتا زۆربەی کات ئەڵین مەسەلەن ئایا بە نوێشکردن بێ ئایا بە تەسبیحات بێ ئایا بە گوێگرتن لە میوزیکێکی هادئ چکە ئەم مناڵە پێی ئارامە بێتەوە یعنی ئەو شتانە هەمووی دەوریە بینی ئەو دایکە حەزی لە چی بێ لە کاتی دووگیانێکە مناڵەکەیش وا ئەبێکەیەتە دەرەوە اینجا ئەم شتانە تازەن هەمووی کە مۆبایلە ئایپاد دەنازان چییە دوا ڕۆژنی مشکلەکانیمان بۆ دەرەکەوێت کە چی لێ ئێمە کردووە جارێ دیار نییە. دکتۆرە کێشە و نەخۆشەکانی خانمی دووگیان زۆر زۆرە بە بەرنامێک و دوو بەرنامە تاڵ زۆرە بەس ئەمەوێت باسی یەک بابەتیترم بۆ بکەی ئەویش خوێن خستیە کە ئەمە ئێستا زۆر باوە لە ناو خانمانی دووگیانە و دەبێتە هۆی مردنی کۆرپەکانیان بە کورتی بۆم باسکێت و چارەسەرەکانیشی چە ئێمە باسی حاڵەتێکی ترمان نەکرد ئەوش نەخۆشیەکانی غودەیە بەڵێ نەخۆشیەکانی زۆرن بەڵێ ئێستا جا چنێ با بڵین ژیان بەرەو پێشەوە بڕوە نەخۆشیەکان زۆرترە بێ بگومان خۆی قەڵەوی نەخۆشیە قەڵەویکەش یەکێکە لە نەخۆشیەکان بەڵێ شەکرە بێزەخت شەکرە بێزەخت بێ غودە بێ بەنسبە بۆ خستی خوێن چوەخت دەڵێ ئەمە خستی خوێنە ئەگەر دایکەکە زیان لە مناڵێ بۆ دوو مناڵ بۆ سێ مناڵی هەبێ کە مردبێ لە دوای دوو مانگە لە ناو سکیا یعنی بە لەبار چوون مردبێت دڵی دروست نەبوو بێ زۆر کات فەحسی تایبەتیان بۆ ئەنێرین لەو فەحسانە بۆمان دەرەکەوێ ئەو حاڵەتی خەسبوونەوەیە هەیەە زۆربەی حاڵەتەکانی مەسەرەن ئەوانەی کەوا بڵین مشکلی نەزۆکیان هەیە زۆر کات ناچارە بین کە ئەو عیلاجانیان بۆ دانین ئەو حاڵەتانەی کە قەڵەون ڕسکەکان کە گومانمان لێتی زۆر کات ئەو حاڵەتانەی مەسەرەن مناڵێکی هەبووە و مردووە ئیتر ئایا لە کاتی دووگیانێکە لە با بڵین لە 7 مانگیە بێ 5 مانگیە بێ 4 مانگیە بێ یان دوای بوونی مردبێ ئەمایش هەموو یەگەڕێتەوە بۆ نەخۆشەکانی خەسبوونی خوێن یان ئەو حاڵەتانەی با بڵین ئەڵێ مەسەرەن ئاوی مناڵم کەم بۆتەوە یان گەشەی مناڵم کەم بۆتەوە زۆر کات ئێمە بەدانیشتن لەگەڵ پسپۆڕەکانی سۆنەر لەگەڵ پسپۆڕەکانی با بڵین هیماتۆلۆجی واتە خوێن کە دانیشتوین ئەو شتانەمان شی کردوتەوە هەموومان ڕێککەوتوین لەسەر وەکو ژنان و مناڵبوون وەکو سۆنەر وەکو جەماعەتی با بڵین خوێن ڕێککەوتون لەسەر چەند چارەسەرێک بە ئەو حاڵەتانە کەوا تایبەتن بەوانە هەموو دکتۆرێک خۆی لە جێگەی خۆیان پسپۆری خۆی
مخەوەلە کە چۆن چارەسەری حاڵەتی خۆیەکات. بەڵێ دکتۆرەوە ئیلاجانە کە دادەن بدەێت بۆ کەسانی کە خوێنیان خستە تووشی خوێن خستێ بن بە دەرزیە خۆت بە حەبە بە پێی حاڵەتەکانە هەمانە مەسەرەن بەس حەبەکە کافیە بە حەبەکە کۆتایی پێەیە هەمانە نە هەر یعنی ئەخیتە سەر ئەسپرینێک بە پێی قەبارەی وەسنی دایکەکە و قەبارەی حاڵەتەکە زۆر کاتەر 75 بۆ دان دەرزی بۆ بەکارێن حەبەکە حەبی ئەسپرینەکە یانێکی بە سەیی بۆی هەموو ئێوارانێک یان ئەوەی بە ڕۆژی دووجار بۆی بە پێی حاڵەتی خانوە بە پێی حاڵەتەکان ناڵم حاڵاتی ڕستەکانیش بۆیان دائەنین من ئەمە چەند ساڵانەی بۆ ئیستا ئەمەی بۆ ناچارم بۆی دانێم بۆی لەشەکەی خۆی دژی مناڵەکە نەوەستێتەوە ینی وەکو بڵین مەناعی دایکەکە دژی مناڵەکە دروستە بێ زۆر کات ئەمە بنسبە بۆ ئەو حاڵاتمان هەیە مەسەلەن ناچارین بچینە سەر دەرزیەکەیش بە پێی فەحەس بە پێی لێکۆڵینەوە دەرزی تایبەت بۆیان دوو نوع دەرزیشمان هەیە دەرزیمان هەیە کە ئێمە ئەیین بەس پرۆتێکشنە یعنی بەس پارێزگاریە کە ڕێژەکەی کەمەکە ئەیان نینێ ئەو جۆرە دەرزیانە هەمانە نە چارەسەریە واتە ڕێژەکەی گەورەتر ئەبێ بین مەسەلەن لە حاڵاتی کۆڕۆنا وەزنەکەم زیاد لە 70 کیلۆ بێ ئەوە 4000 ئەمێ لە حاڵەتی کۆڕۆنا مەسەلەن 4000 کەمتر بێ کێشی بڵێم 70,000 کەمتر بێ لە پەنجاکانە بێ ئەوەی خەمەسە 2000 ئیتر بە پێی وەزن و قەبارە و دایکەکە و نەخۆشی و حاڵەتەکەیە بۆیە ئیتر بڕیان لەوەیەن زۆر کات ئۆمێگایشیان بۆ دانین هەم بۆ مناڵەکە هەم بۆ دایکەکە ڤیتامینەکانی دووگیانی کە بۆیان دانین جەماعەتی فۆلیک ئەسیدە زۆر کات ئاسنە زۆر کات کالیسیۆمە زۆر کات ڤیتامین دیە ئەویش بە پێی پێویستی دایکەکەیە فەحسی بۆ ئەوکەی پێویستی کرد ئینجا دایکەکە ئەیخوا نایخوا پرسیاری لێ ئەەکەم بزانم نایخوا بەهاکانی باژنیایی نییە اینجا بۆی دانم بۆیە هەموو دایکێک مەرج نییە کالسیۆم وەرگێ هەموو دایکێک مەرجنیە تۆ ئۆمێگای بیتێ هەموو دایکێک مەرجنیە بەڵێ تۆ دیبیتێ بە پێی پێویستی لەشی دایکەکەی بۆ ئەو هینە مەسەلەن هەیەی زۆرە خۆی ڕێژەکەی لە لەشیا پێویستی پێی نییە زۆر کافیە بۆ ئەوە ئەیخەمە سەر بەس لەوە چێت دایکەکە کەم خوێن بێ حاڵاتی کەم خوێنیمان زۆرە لە دووگیانە چکە زۆربەی حەزی لە گۆشت نییە زۆربەی حەزی لە گۆشت نییە بۆیە ناچار ڤیتامینی خوێنەکەی ئەیتێ چاوقاوەی لێ ئەبڕی ئەڵی گۆشت پێشەوی لە کاتی حملە بەڵێ قورسە تااقەتی لێ نییە نایخوات اینجا دوای حومانی ئەتوانێ مەسەلەن زۆر شتەکان حەڵاڵەکەین یەکێ لەواناڵین بڕۆقەی ناماسی بخۆ یەکێ لەواناڵین بڕۆقەی ناجگەر بخۆ دکتۆر ئەگەر نتوانێت هەر ماسی بخوات بۆ نمونەیەکە لە گۆشتەکان مشکلە نییە توانین بە ئۆمێگاکە تعویزیکەینەوە ئەو حاڵەتانەی کە نایخۆین ناچار بە ئۆمێگا تعویزێکی بۆ کۆرپەکە نابێت نانا دەردی نەکەوتی یعنی ئەمە ئەوە نییە مناڵەکەوا لێ بکاسبێنێ ببێ بە پرۆفیسۆر عیلاقی نییە بەوە چکە زیرەکی مناڵ پەیوەندی بە جیناتی عائیلەکەوە هەیە چی دایک و باوکەکە چۆن بۆ بێت لە ساڵ 5 ئەو جیناتە لە دایکەکەەوە گوازرێتەوە دایکەکە چەند ئازا و زیرەک و هین بێ مناڵەکە لە دایکەکەی وەرەگرێ یعنی ئەم بۆیە ئەڵێن خۆراکی بە خواردنەکەی خواردن مشکلە نییە هەروەها مەسەلەن شیردان ئەڵێن پێی زۆر بخوا هیچ عیلاقی شیردانی نییە هۆرمۆنی پرۆلاکتین لە مێشکەوە ئەڕژێ لە مەعیدەوە ناڕژێت تا تۆ خواردن زۆر بخۆشتیوان نییە ئەمە زۆر با لەناو هەموو بەتابەتی کورتچانە خواردن زۆر بێ ئەو شیر زۆر بێ چەندێک دڵخۆش بێ ئەو دایکە مناڵەکە کە دایکەکەی با بڵین مەکی دایکەکەی مژی شیرەکەش زیاکە ئەگەر ئەو دایکە دڵخۆش بێ خەفەت بخوا تەبعاً شیری خەفەتیەتێ ئەی ئاوا ڕۆژانە خی گەورە وای لێ کردووە ڕۆژانە جۆرە ئازاییەک و زیرەکیەکیش لەو شێرە بڕژێ بۆ مناڵەکە هەر ڕۆژی و نەوەیەکە بۆیە هەموو جارێک ئەڵین شیری خۆت پێش هەموو شتێکە بێگومان بابەتی زۆر ما بووکە باسیکەین بێگومان قۆناغەکانی بوونی کۆرپەکە و چاودێری دایکەکە بەڵام کاتی باشمان باس بێگومان ئیشاڵ لە پرۆگرامەکانی دواترە تەوزیحی زیاتر ئینشاءالله دکتۆریگان زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لە لامان بوویت زۆر سپاس دەکەم کاتی خۆت بە ئێمە باشی دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش ئەزیزانم بەم شێوەیەش پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەکتان